بەم نزیکانە کۆمەڵی ئیسلامی کۆنگرەی چوارەمی خۆی دەبەستێت. ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵ لە سنووری ماڵبەندی شارە زوور بەشداریکردنیان لە کۆنگرەی حیزبەکان بە گرنگ دەزانن و بەو پەڕی هیوا و ئومێدەوە لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵ دەڕوانن. کۆمەڵی ئیسلامی بە پێوەی کە پێی کرابێ 4 ساڵ جارێک یا بە تایبەتی ئەم ساڵ بەبوونی وەزی بارودۆخی کۆرۆناوە زیاتر لە 4 ساڵەکە بڵین بەسەریا تێپەڕیوە. ئێستا کۆنگرەی خۆی گرێ ئەدا ئینشاڵڵا و هەموو ئامادەکاریەکان کراوە سوپاس بەخوا لە سنووری هەموو مەڵبەندەکان بە دیسپلینێک و ڕێخستنێکی شەفاف و لە بەرچاو هەموو ئەندامانی کۆنگرە لە کۆنفرانسەکان بە شێوازێکی ئازادانە و ئەوە هەڵبژێراون و ئینشاڵڵا لەم مانگە کۆنگرەی خۆمان ئەبەستین. ئومێدێکی زۆرمان پێ هەیە کە ئینشاڵڵا بتوانین کە کۆنگرە وەکو جێگەیەک وەکو فلتەرێکی نوێبوونەوە بۆ نوێبوونەوەی حیزب و وە گرنگی بە خاڵە گشتیەکان و ڕۆشنەکان بدێت و لە استراتێژی ئەمەیشە کار و بەرنامەی 4 ساڵی داهاتوو کە دیاری ئەکا ئینشاءڵڵا کە بتوانرێت بتوانین کەوە ئینشاءڵڵا بە سەرکەوتووی و بە شێوەیەکی باش بەڕێوە بچێت و کۆمەڵی ئیسلامی هەمیشە لە بەری خەڵدا بووە و بە نیازیشە لە دوای ئەنجامدانی کۆنگرە لەسەر و ڕێبازە بەردەوام بێت لە خزمەتەکانی. ئەندامان و دۆستانی کۆمەڵی ئیسلامی کۆنگرە بە خاڵێکی بەهێز دەزانن تا لەو ڕێگەیەوە کۆمەڵ بەرەو پێشەوە ببات. داواکارین لەخوای گەورە ئینشاءڵڵا کۆنگرە ئەم جارەژمان جێگەی ئومێد و جێگەی هیوا و خۆشحاڵی مسلمانانی کوردستان و تەواوی گەلی کورد بێت و بتوانێت کۆنگرەیەکی ئینشاءڵڵا سەرکەوتوو ببەستێ گۆڕانکاریەکی نەوعی لە پێکهاتە و پەیکەری حیزبا بکات و ئینشاءڵڵا لەگەڵ واقع و لەگەڵ ئەم سەردەمەدا بتوانێت کاروانی کۆمەڵی ئیسلامی ئینشاءڵڵا بەرەو پێش ببات. ئێمە وەکو ئەندامانی کۆنگرە لە بەتایبەتی لە حزبی کۆمەڵی ئیسلامیە کۆنگرە و نوێبوونەوەیەکە لە نێوان ئەو 4 ساڵا بزانین کەم و کوڕەکانمان چییە، کەم و کوڕەکانمان چاکەین، بەدوای ئەو کەلێنانە بگەڕین، بزانین لەکوێ کەلێنمان هەیە، لەکوێ دواکەوتین بەرەو پێشی بڕۆین، لەکوێ بەرەو پێش ڕۆیشتوین بەرەو پێشتر بڕۆین. ئێمە جیاوازین لەگەڵ حیزبەکانی ترا وەکو بەخشیش نییە ئەرکێکە کردو سەرشانمان هیچ ئیمتیازاتێکمان نییە بەڕاستی بڵین شتێکمان دەست ئەکەوێتایە وەکو بازە حیزبێک ئەوان ئیسفادەی لەکەن خۆیانی پێ ئەژێنن. بەڵام ئێمە ئەبێ لەسەر گیرفانی خۆمان لەسەر هەوڵی خۆمان کار بکەین و ئیشەکان بکەین و کۆمەڵی ئیسلامی کە بەرەو پێش بووین مەبەستمان ئەوەیە ڕەزامەندی خوای گەورە زیاتر بەدەست بێنین. بڕیار وایە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە 18 و 19 مانگەدا لە شاری سلێمانی بەڕێوە بچێت. کۆمەڵی ئیسلامی دەیەوێت لە کۆنگرەی چوارەمی حیزبەکەیدا ئامادەسازی بکات بۆ 4 ساڵی ئایندە و خزمەتەکانی باوڵاتیان زیاتر بکات و درێژە بە ڕەوتی بەرگری و داکۆکیکردن لە مافەڕەواکانی خەڵک بکات. سوێی محەممەد، کەناڵی پەیام، سەید سادق.